چۆکلێت دووبەی دروستکەین. ئەیکەینە ناو قەڵبەکانی تایبەت بەخۆی. چۆکلێتەکە توێنمەوەی کەمە ناو مایکرۆ. ئەتوانی بە هەڵمی ئاو ئەوەی مایکرۆی نەبوو لە ماڵێ. ئەوەی مایکرۆشی هەبوو ئاسانترە. لەم لاوە پێویستمان بە کونافە بێ بۆ شێوازە جوان وردیەکەین و لەگەڵ زبدە واتەکەرە ئەیکەینە ناو تاوەیەکەوە مەنجەڵێکەوە شتێک بەدڵی خۆت و دواتر ئەمە جوان جوان سوورەکەینەوە لە ناوی تاوەکو ڕەنگەکەی گۆڕێن. شکڵاتەکەم تواندەوە من ئەمانم هەیە ئەمە ڕەنگی گۆڵدەکەیەتی کە بۆ خواردن و شیرینی و ڕازانەوەی کێک و جۆرە شتانە ئەبێ. جامە یەک تۆست ڕێژم بەسەریە. پێویستمان بە چییە؟ بە سۆسە نازدارەکە. تەبان ئەم سۆسە سۆسی فستقە و لە هەمان کاتە خۆشی فستقیشی تێدایە باشە؟ شەیستان و بۆ شێوازە دەرچوو. جاخانمە جوانەکان سیرکەن شکڵاتەکە دووبارە توند بۆتەوە. ئەنجا ئێستا ئەم کونافە نازدارە ئەکەین بەسەریە. ئەنجا شکڵاتەکە دووبارە دەکەینەوە بەسەریە و ئیتر لێی ئەگەڕێین تا دووبارە شکڵاتەکەی توند دەبێتەوە. خۆشەویستان ئەوە چۆکلێت دووبەیەکەمان بە سێری بکەن. بەس ماشەڵای دەوێت ئەنجا بە ئەوش چۆکلێت دووبەی ئاسانترین شێوە و ئەنجا بە تامیشیکەی بەجدی شایانی تاقیکردنەوەی چکڵاتەکەی زۆر نییە تەنکە و لە هەمان کاتان ناوەکەشی ئەم جارە هەم سۆسی زۆرە هەمیش زۆر بەتامە بێ و ناخۆش.